چارەسەری ئەم کێشەیە چییە؟ دکتۆر دڵۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر میوانمە. دکتۆر جان فەرموو دکتۆر ئەگە لێرە بوەستی بەخێر هاتی دکتۆر جان خاڵ بە خاڵی راپۆرتەکەت بینی دەزانی دۆخەکەی نەخۆشخانەی ڕاپەڕین چۆنە چۆن نییە چارەسەر چییە؟ پرۆژەتان هەیە بۆ چارەسەر؟ خۆی وەکو زەناوت باست کرد ینی ئێستا کە ئەو نەخۆشخانەیە پێش 10 ساڵیش هەر ئەو نەخۆشخانەیە بووکەوە لە بۆ چارەسەری منداڵان و ئێستاش هەر نەفسی نەخۆشخانەیە تەنانەت ئەو بەشە ڕاوێژکاریی کە باسی لێوەکرا ئەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئەو شوێنە دابین کرا لە بۆ ئەوەی ئەو لۆدە لە ناو نەخۆشخانە هەڵبگیرێتن چونکە ئەو کاتە لۆدەکە زۆر زیاتر بوو تەحملی بینایەکە نەدەکرا سەرڕای ئەوەی بینایەکەی کۆنە ئەو شوێنە ئیستیعابیشی محدودە لێ ئەمە باز دەکەین لە کاتی مۆسمەکان بە تایبەتی لە کاتی وەرزی زستان و کە ئینفلۆنزا زیاد دەکاتن یاخۆت لە کاتەکانی تر کە سکسون و ئەنە زیاد دەکاتن ژمارەیەکی زۆری منداڵ ڕوو لە ڕاوێژکاریەکە دکتۆر 300 متر خانوویەکی 300 متر هەولێر چەند بینای لێیە چەند باڵەخانەی لێیە حکوومەتی هەرێم چەند باڵەخانەی بەکرێ گرتووە معقولە توخوا لە خانوویەکی 300 متری ئەو هەموو منداڵەی هەولێر دەوروبەری ببتەن ڕاوێژکاری بۆ دەزانی خۆی مۆزوعەکە بەس بینایەکە ینی وەکو بینایەکە وەکو خانووەک نییە ینی پێویستی بە هەندێک تایبەتمەندی هەیە بە تایبەتی ڕاوێژکاری پێویستە لە نزیک نەخۆشخانە بیان لە ناو نەخۆشخانە بۆ ئێستا ڕازین ئێستا ناگونجێتن لە بەروەی ئێستا کە ژمارەی نەخۆش زۆر زیاترە مقارنەتەن بۆ ژمارەی ئەو تەختانەیەکەوە لەو نەخۆشخانەیە هەیە بۆیە پێویستی بە فراوانکردن هەیە پێویستی بە نەخۆشخانەی تازە ئەمە تەسەوڕ دەکەم هەولێر بەو نەخۆشخانەیە پێڕان ناگات نەخێر پێویستی بە نەخۆشخانەی تازە هەیە ئێمە بەڕاستی چەند جارێکیش محاوەڵی ئەوەمان کردووەکەوە زەوی دابین بکرێتن لە بۆ شوێنێک لە بۆ منداڵان ئێمە هەر وەک چۆن لە چەند پرۆژەی تر محاوەلەمان ئەوە کردووە لەلایەن ڕێکخراوەکان یان لەلایەن خێرخوازانەوە بینایی نوێ بکرێتن نەخۆشخانەی نوێ بەڵێ ئێمە بەداخەوە ینی دوای ئەوەی کەوا پرۆژە استراتیژیەکان هەمووی ڕاوەستا لەبەر ئەوەی کەوا حکوومەت لە قەیراندا بووە پرۆژەکان داوەتە ئەنجومەنی وەزیران ئەمن دەزانم هەندێک لە بەرپرسەکان کە جەنابی خودی کات مەسروور قسەیان لەگەڵ دەکات دەڵێ دۆخەکە باشە خزمەتگوزاریەکان بەو شێوەیە ئەوەندە با خەرج کردی ئەوەندە کراوە پرۆژەتان داوەتە ئەنجومەنی وەزیران نەخۆشخانەیەکی مۆدێرن دروست بکرێت چکە ئەمە زەڕورە خۆتان دەڵێن زەڕور دەزانی وەکو باسمان کرد ینی پرۆژە دراوەتە هەموو پرۆژە استراتیژیەکان دەربارەی نەخۆشیەکانی منداڵان و ئەو نەخۆشخانانێکەوە پێویستە پێشکەش کراوە داوا کراوە بەڵام وەکو باسمان کرد ئێستا پرۆژە استراتیژیەکان کە ڕاوەستایە بەڵام ئێمە لە ڕێی خێرخوازانیشەوە لە ڕێی ڕێکخراوەکانیشەوە محاوەڵی ئەوەمان کردیەکەوە نەخۆشخانەی تر دروست بکرێتن یان شوێنی نوێ دابین بکرێتن بۆ چارەسەری منداڵان بەڵام لە کاتی ئێستاکە فراهەم نەکرایە باشە تۆ لە بیرت نەچی تەبارە من کە باسی ینی ئەو بەدواداچوونم کردووە ئەمن دەستخۆشی لە ستافەکە دەکەم لەبەرەوەی ماندوون ئەرکیان زۆر زیاترە لەوەی کە خەڵکێکی زۆر لەبەر ماندووبوونی ئەوان بەڕاستی ئێمە بەدواداچوونمان کرد چکە لەبەرەوەی تاقەکە لەوان زیاترە دەرەنجامەکانیش لە قازانجی منداڵ و هاوڵاتیان نابێ ئینفۆگرافیکێکمان هەیە دکتۆر بە ئامار بخەینە ڕوو بە هەر قسە نەکەین نەخۆشخانەی ڕاپەڕین تایبەت بە منداڵان لە هەولێر ئامارەکانی مانجی بەڕێزانم سیر کرد یەک مانجی بزانن یەک مانگ ئەو نەخۆشخانە پێشوازی لە چەند نەخۆش کردووە سەردانی نەخۆش بۆ ڕاوێژکاری 18909 نەخۆش سەردانی ئەو نەخۆشخانەی کردیە لە یەک مانگی پزیشکی پسپۆری منداڵان 5 پزیشکی ئیشکر ئیشگەر ئێشەگەر 5 دکتۆر وەک یعنی کۆی پزیشکەکان دە پزیشک بووە فریاکەوتن و خەواندن 3741 ئەو ڕقەمە چییە؟ فریاکەوتن و خەواندن یعنی حالەتیان فریاکەوتنە پێویستە بخەوێندرێن چەند قەروێ لێ هەیە دکتۆر؟ 80 قەروێ لێ هەیە بەڵێ کارەساتامە ینی پێویستە نەخۆشخانەیەوەران ینی پێش چەند ساڵێک
بڕیار دراکەوە بەشێکی نوێ لە ناو نەخۆشخانەکە دروست بکرێتن ئەو بەشە ئێستاکە لە ئامادەکاریەوە بە شێوەیەکی زۆر سەردەمیانش دروست لە ژێر کۆنتترۆلی ئێوە دەبێ یان لە ڕێکخراوێک سەرپەرشتی دەکات نەخێر بەخۆی لە ژێر کۆنتترۆلی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی دەبێتن واتە وەکو نەخۆشخانەی ڕاپەڕین بەبێ بەرامبەر دەبێتن بەڵام لەلایەن خێرخوازێکەوە دروستکرایە بەهۆی نەبوونی کارمەندی پسپۆر و هەروەها بەهۆی هەندێک کاری تەکنیکیەوە کاری ئەوەی کەوا دەست بەکار بێتن و خزمەت گوزاری پێشکەش بە منداڵان بکاتن تۆزێک دواکەوت باش ئینشاءالله ئەو دواکەوتنە نامینێت ئەو لەو نزیکانە پسپۆر بەشی ناکامەکان بەڕێزانم ئەوە زۆر بەشێکی گرینگە یەک شەو لە نەخۆشخانەی ئەهلی 200 بۆ 300 هزار دینار ئەوە بێ لە دەرمان ئەو جێیتر دەرمانش چۆن حیساب دەکەن نەخۆشخانە ئەهلیەکان لەوێ پزیشکی پسپۆر حەب پزیشک لەوێ کار دەکات مانگانە 273 نەشتەرگەریش لەم نەخۆشخانەیە دەکرێت ببینید 273 نەشتەرگەری چاودێری منداڵە ناکامەکان 492 منداڵ بووە لە یەک مانگ یعنی ڕۆژانە ئەوە بووە ڕۆژانە 15 نەشتەرگەری لە نەخۆشخانەی ڕاپەڕین کراوە بابین لەسەر ڕێگاکە دکتۆر ئەو ڕێگایە لەگەڵ ڕاوێژکاری و لەگەڵ ڕاپەڕین ئەو ڕێگایە ئەنی معقول لە دەرکەیەکی بۆ نەکەنەوە چارەسەری دەکەن یان بەڵێ دەکرێتن و چارەسەر دەکرێت ئینشاءالله بەخۆی بەڕاستی ئێمە لە زووتر لیژنەیەکمان دروست کرد یەکێک لە بۆ چوونەکان ئەوە بوو کەوا خۆی ئەو ڕاوێژکاریە زۆربەی ئەو منداڵانن کەوا حالەتی لە ناکاویان هەیە ئەو حالەتە لە ناکاونە بەشێکی زۆریان دەتوانین برێن زیاتر لە 80% هەر لەو بەشە ڕاوێژکاریە چارەسەر دەکرێت و پێویستی بەوە نابێت کە داخلی ناو نەخۆشخانە ببێتن لەبەر ئەوە سەرێڕای ئەوەش بەڕاستی هەندێک گرفتی تر هەبوو ئەو برێن بەستنەوەی ئەو بەشە لەگەڵ نەخۆشخانەکە نەکراوە بەڵام دەتوانم بڵێم لە ماوەیەکی نزیک ئینشاءالله دیراسەی سەری دەکەین و چارەسەر خاڵێکی گرنگ کە بینەرانی بەڕێز دەمەوێت بەرچاوڕوونیتان پێ بدەم یعنی ئەوەی کە زۆر گرنگ بێ پارچە زەویەک وەزارەتی تەندروستی تەرخانی کردووە نەخۆشخانەیەکی مۆدرنی منداڵان لە هەولێر دروست بکرێ بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەمە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە هەرچەندە کۆمپانیای جۆر بە جۆر دێتە نێو هەرێمی کوردستان لە پرۆژەی نیشتە جێبوون لە پرۆژە جۆر بە جۆرەکانی وەبەرهێنان کار دەکات ومێد دەکەم ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی لەسەر ئەم بابەتە زیاتر پەلە لێ بکە و نەخۆشخانەیەکی مۆدرن دروستکە لەگەڵ ئەوەش هەر کەسێک خێرخوازە پارەیەکی زۆری هەیە باوەڕ بکەن دروستکردی نەخۆشخانەیەک لە زۆر شوێنی ئەو پەرزگانەی کە لە نێو هەرێمی کوردستان بە هەموو جۆرەکانی دروست دەکرێت گرنگترە چونکە بەڕاستی منداڵەکانمان شوێنی باشیان نییە بۆەوەی تەندروستەکی باش وەرگرن زەرور ئەم زەویە بکرێتە نەخۆشخانە تاکید ئێمە بەڕاستی وەکو جەناب باس کرد ئێمە زەویمان پێشتر داوا کردبوو شوێنی بۆ تەرخان کرایە بەڵام تاوەکو ئێستا لەبەرەوەی وەکو پرۆژەیەکی استراتیژی ئەوە سیر دەکرێتن و ئیمکانیەتی دروستکردنی لەوانەیە لە کاتی ئێستاکە قرس بێن ئەستەم بێت قرس بێ دکتۆر گیان کورە بەخوا کۆمپانیا زۆرە یعنی کۆمپانیا یەکجار زۆرە دەکرێت ئەوەش وەکو مەسائلێکی بزنس بێتە کێشە نییە منداڵێک بێ پشکنینی بۆ بکرێت 3000 دینار بدا 5000 دینار بۆ پشکنین بدا گرنگ ئەوەیە چارەسەرێکی باش وەرگێ بەو 3000 بۆ 5000 دینارە کێشە نابێت ڕاستە بەخۆی وەکو جەنابەتی شارت پێدا زۆر کەس هەبووە ڕێکخراو هەبووە خێرخواسە بووە تاوەکو ئێستا هاتینە سەرخەت لەوانەیە ئامادەکاری ئەویان هەبووەکەوە بنکەیەک دروست بکەن یان شوێنێک دروست بکەن بۆ نمونە ئێستامە لە هەولێر ئەمە وەکو بەشی چاودێری چر یان نەخۆشخانەیەکی چاودێری چر لە کاتی کۆڕۆنا دروست کرا و هەروەها نەخۆشخانەی تەلەسیمیا عینی لەلایەن خێرخوازان و خوا پێداوانەوە دروست کرا چەندین بنکەی تەندروستی ئەوانیش زەڕورەتی خۆی هەبووە لەو شوێنانەی کەوا خزمەتگوزاری تەندروستی یان خزمەتگوزاری تەندروستی سەرەتایی تێدا فراهەم نەبووە بۆ هاوڵاتیان لەو شوێنانە لە بۆیان دابین کرایە بەڵام ئەوەش یەکێک لە زەڕورەتەکان و پێویستی ئومێد دەکەین پەیامەکەمان گەیشتبی بەڕای گەشتی بە ئەنجومەنی وەزیران لەوەی ئەم کێشەیە چارەسەر بێ و نەخۆشخانەیەک لە ئاستی پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێرە لە داهاتوودا دروست ببێت دکتۆر دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر زۆر سوپاس دەکەین دەست خۆش بێت